تەوریەکەمی بەناوی بانی باش کوردستان باز لە بەرزبوونەوەکانی پلەی گەرما و هەروەها پاراستن و خۆپاراستنی تاکەکان لە پلەکانی گەرما و لە وشک بوونەوە لە هەمان کاتدا ئەو بڕائاوی کە پێویستە تاکەکان بیخواتەوە لەمان کاتدا باز لە عرقکردنەوەش دەکەین بۆ ئەمە بەستە بە میوانداری کاگارام خاسرە و پسپۆڕی خۆپاراستنی تەندروستی کە بشێکی ڕاستەخۆ لە هەڵەبجۆر لەگەڵمانە. سڵاو لێبێ کاگارام بانی باش، سپاس بۆی لێم تەوریەکەمی بەرنامەی بانی باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداریت. بەڵێ کاگارام ئێمە ئێستا لە وەرزی هاوین داین بێگومان پلەکانی گەرما بەرز دەبنەوە. ئەمێ بزانم چۆن تاکەکان بتوانن خۆیان لەو شک بوونەوە و هەروەها لەو پلەی گەرمیەت کە ئێستا دەبوونی هەیە چۆن خۆیان بپارێزن. بەڵێ بەناوی خۆی بەخشندە میهرەبان، دیارە ئێستا لە وەرزی هاوینین بەو پێی کە پلەی گەرما ڕۆژ بە ڕۆژ بەرەو سەرەوە ڕات کاندێژار پێشبینەکرێ بگاتە سەوری پەنجا بە تایبەتی کەم ساڵ وەکو دیارە ساڵێکی گەرم بەڕێوەیە. ئەمەش بۆ ترساندن نیە، بۆ حەزەرکردنی هاوڵاتیان و خۆپارێزی هاوڵاتیانە لە پێناوی کە ئێمە کەمترین توشبوومان هەبێ بە وشکبوونەوە و با بڵێن سوکچوون و ڕشانەوە و ئەو نەخۆشیانی کە لە ئاکامی بەرزبوونەی پلەی گەرما تووشی هاوڵاتیانی خۆشەویستە بێت. پێویستە لەسەر هاوڵاتی خۆشەویست کە لە وەرزی گەرما زیاتر خۆی بپارێزێ بەوەی کە تا بتوانێت کەمترین با بڵێن چوونە دەرەوەی هەبێ بەپێ پێویست نەبێت نەچێتە دەرەوە بە تایبەتی لەو کاتانەی کە پلەی گەرما زۆر بەرزە، ئەو کاتانەی کە لە دوای سەعات دەی بەیانی تاوەکو سەعات با بڵێن چواری ئێوارە بەرسیم پلەی گەرما تۆمارەکرێ لەم کاتانە بەڕاستی زیانێکی ڕاستەوخۆیە لەسەر تەندروستی مرۆڤەکان چێل وەکو پێستیان چ وەکو تەواوی لاشیان و وشکبوونەوە تا دوایی. ئەوەی کە لەسەر هاوڵاتی خۆشەویست پێویستە ئەوەیە کە لە وەرزی گەرما زیاتر ئاگاداری وەسایلەکانی فێنکەرەوە بن لە مەبەردە و سپلیت و هەتا دوایی ئەو وەسایلانەکە نۆرمەڵن فێنکەرەوەکان کە با بڵێن چێکی فێنکەرەوەکان بکەن دۆژەنیان بکەنەوە لە ماڵەوە بە تایبەتی. زۆر گرنگە مناڵ و کەسانی بەتەمەن و بە ساڵاچوو کە زیاتر چاودێری و ڕێعات بکرێن، چونکە ئەوان بەرگریان کەمترە، با بڵێن کەمتر زۆر هەستیاریشن کەمتر بەرگەی پلەی گەرماگرن و ئەگەری زیاتر زۆر زوو تووشی با بڵێن ماکەکان و نەخۆشیەکانی بەرزبوونەی پلەی گەرما بن. ئەوەی لەسەر هاوڵاتی زۆر پێویستە کە خواردنەوەی بڕێکی باش لە شلەمەنیەکان بە تایبەتی ئاو خۆی کە هەموو تاکێک پێویستە لە وەرزی گەرما ڕۆژانە بە شێوازێکی ئاسایی زیاد لە 8 پەرداخ تا 12 پەرداخ لەو بینە ئاو بخاتەوە بەدەلەوەی کە لە ناو شلەمەنەکانی ڕۆژانە ئەو باڵێن سەرسەفرە خۆی بۆ خۆی دیسان بڕێکی تر ئاو ئەخواتەوە وەکو ئاو پێویستە لەسەری کە 8 بۆ 12 پەرداخ ئاو بخات و تاوەکو کیفایەتی ئەو ئاوە بکە کە لە جسمی ئەو دەرەچێت لە ڕێگای هەناسە و لە ڕێگای بەرزبوونەی پلەی گەرما و لە ڕێگای ئارەقکردنەوە تا دوایی، چونکە بڕێکی زۆر کانزا لە لەشی ئەم کەسە دەرەچێت بۆی کە بتوانێت قەرەبووی بکاتەوە و سۆدیۆمێکی زۆر کانزاکان دەرەچن ئەگەر بێت و بە ئاو قەرەبووی نەکاتەوە ئەگەری زۆرەکە بەرەو نەخۆشی بڕۆ. بەڵێ لەگەڵەوەی کە بەرزبوونەوەی پلەکانی گەرما کە بەرزبوونەوە بەخۆیەوە دەبینێت دەستەی تاکەکان وشەکە بێتەوە، دەکرێت بڵین بەهۆی خواردنی شلەمەنیەکان یەخود خواردنەوەی ئەو بڕائاوی کە تو ئاماژۆپێکە 8 بۆ 12 پەرداخ ئەم وشکبوونەوەی جەستە بە دوور بێت لە تاکەکە واتە خۆی لە وشکبوونەوەی جەستە پارێزێت تەنها بۆ بڕائاوی یاخود دەبێت بڕائاوەکەی بەتایبەت لە هاویناندا زیاد بکات. بەڵێ بەتاکید لە وەرزی گەرما ئەبێ زیادی بکات. هەموو کاتێک ئێمە پێویستمان بە بڕێکیاوەیە لە زستانە کەمتر پێویستمان بەوەیە، چونکە ئارەقکردنەوە کەمە بێ پلەی گەرما با بڵێن هەماوەی ئینسان هەڵناسێ خۆی بۆ خۆی ئەم ئارەقکردنەوە نیشانەی ئەوەی با بڵێن فەحسێکە کە ئەم کەسە بەرەو وشکبوونەوە ڕواگەر بێت و قەرەبووی نەکاتەوە ئەماوە کە دەرەچێ ئەوی لەشی خۆیەتی ئەوەی کە پێشتر خواردویەوە خەزنی کردووە لە ڕێگەی ئارەقکردنەوە، یعنی ئاماژەیەکە با بڵێن سیگناڵێکە ئەڵێ یعنی بەرەو گەرما و بەرەو وشکبوونەوە ڕۆن. پێویستە بۆی تووشی جەفاف و دیایدرێشی نەبێت کەسەکە پێشوەختە بڕێکی باش قەرەبووی بکاتەوە ئاو خواردنەوە بە تایبەتی باشین کاتی شتەمەند دیارە بەیانیانە بە مادەی ناشتا لانی کەم 2 پەرداخ کەمتر نەبێت 2 پەرداخ بۆ 4 پەرداخ نیو ساعت 40 خولەک پێش ژەمی بەیانی ئاو بخرێتەوە زۆر باشە بەدەلەوەی کە مای چالاکیێک و نەشاتێکی باشە بۆ کەسەکە لە 24 ساعتی ڕۆژانەی خۆیان. بەڵێ ئەو خوێی کە لە ڕێگەی ئارەقەوە دەردەچێت بەدیلەکەی چی دەبێت یاخود جێگرەوەکەی ئەو خوێی کە دەردەچێت لە دەستی ئەو تاکە بەدیلی چێت تەنها ئاو خواردنەوەیە؟ لەناو خواردنەوەی بڕێکی باشی ئەو خواردەمەنیانی کە ئاوێکی باشیان هەیە بە نمونەی شووتی کاڵک میوەکان ئەو میوانەی کە لە وەرزی هاویندا هەن زیاتر دارای بڕێکی باشیانە بە تایبەتی کۆمەڵی خواردنمان ئێستا وەکو
شلەکان ئەوانی کە لەسەر سفرەدانێن لەم وەرزە کە بەداخەوە خەڵکی خۆمان بەعام گەنجەکان کەمتر دەیخۆن کە زۆر زۆریشە مەسەن پەڵپینە زۆر باشە بەدەلەوەی کە با بڵین هێوەرکەرەوەیکی باشە بڕێکی باش شلەمەنێکی باشتیا قەرەبووی باش دەکاتەوە بامیە مەسەن شلەی بامیە بامی و تەماتە زۆر مەسەن کارایکی یاریدەر بۆ نێشتنی و شوبوونەوەی ئینسانەکان ئەم جۆرە خواردنانە کە هاوچەش نێمانن کە بڕێکی باش خەیار بە تایبەتی شووتی کاڵک و باسمان کرد ئەو میوانی کە لەم وەرزەدا هەن بەڵام بەمەرجێک میوەکان لەبەر خۆر نەبوون میوەیەکی فرێش و تازە بن. بەڵێ تۆ باس لەو خۆراکانی کرد کە پێویستە چاکەکان بیخۆن خۆراکێک هەیە خواردنێک هەیە کە چاکەکان بە تایبەت لە وەرزی هاویندا لی دوور بکەنەوە بۆی لەو شبوونەوەی جەستا خۆیان بپارێزن. بەڵێ هەموو هاوڵاتێک بەپێی ئەو ژینگەی کە خۆی تایژی چ جۆرە میوەیەک لەو شوێنە هەیە با بڵێن لەو بیئا کە دروست بووە کەواتە مادام لەو خاک و ئاوە ئەژی کەواتە ئەوە بۆ بڕێکی باش چۆنەڵی ئاتاجی محتاجی ئاوی ئەو کەسە دەرەکە بەکاری بێنە ڕۆژان هەر کەس و بەپێی شوێنی جوگرافیەکەی خۆی کەسێکە لە جنوبە کەسێکە لە کوردستانایە کەسێکە لە ئەفریقایە جۆری میوەکانی بەپێی با بڵین کەسەکە دیاری کراوە. هەموو جۆرە میوەکان لەو شوێنانەی کە تۆ لەو ژینگەی تۆ تیا ئەژی بەکاریان بێنی بەپێی پێویست بە تاکید دابینکردنێکی باشی بڕێکی ئاوە لە جەستەی هەموو تاکەکە. بەڵێ بەشێک دەڵێن بە تایبەت لە وەرزە گەرماکان وەرزی هاویندا پێویستە چاکەکە لە خواردنە چەورەکان دوور بکەوێتەوە ئەمە دروستە؟ بە دڵنیایی چونکە ئێمە لە وەرزی هاوینا پێویستمان بە بڕێکی ئەوە نییە چەوریانە زیاترەوە بۆ وەرزی سەرما باشترە بۆی کە با بڵێن وزەیەکی زۆرمان باتێ ئینەرژێکی باشترمان باتێت لە وەرزی گەرما زیاتر ئێمە بڕێکی باشی ئاو لە دەست دەدەین بە حکمی کار و چالاکی زیاترە بێ ئێمە زیاتر ئەچینە دەرەوە ئیش و کارمان زیاترە بێ ئارەقەکەینەوە ئەو سۆدیۆم و خوێنە کە دەرەچن لە لەشا پێویستە لە ڕێگەی ئاو خواردن و شلەمەنیەکان و هەتا ساردەمەنیەکانیش کە لە وەرزی گەرما بەستنی و چنوورە و ئاسکرێم ئەوانە کە بەمەرجێک پاک و تەمیز و ئەوانە بوون لە شوێنێکی باوەڕپێکراوە بێن زۆر پێویستە کە بەردەوام ڕۆژانە لانیکەم دو سێجار ئەو خواردنانە بەکاربێنین. بەڵێ کاگارام ئەوێ باسی لە جۆرەکانی ئارەق بکەیت من گوێبیستی ئەو بووم کە باز لەوە دەکرێت کە ئارەق دوو جۆری هەیە ئارەقی سارد و ئارەقی گەرم ئایا بەپێی گۆڕینی وەرزەکان کە ئەو کەتاکە ئارەقەکاتەوە گۆڕانکاری بەسەردادێت جیاوازی چیە لە نێوان ئەم دوانەدا؟ بەڵێ بە دڵنیایی جیاوازیە بێ هەندێک جار کۆمەڵی هەر ئایلەیە هەر نەمەتی ئایلیان وایە تەنی جسمیان وایە مەسەرن بۆ نمونە ئارەق زۆرەکەنەوە ئەو خۆی نابێتە نەخۆشی وەکو باسمان کرد ئارەقکردنەوە ریسپۆنسی وەڵامگۆی جسمە بۆ بوونی حاڵەتێک یانە ئۆتۆماتی فەستەجەی لەش میتابۆلیزمی لەشەکە ئەو کەسە زیندە چالاکی دەرەکات هەندێک جار زۆر ئاوەخواتەوە زۆر ئارەق دەرەکات هەندێک ئایلە هەر ئارەقیش ناکەن هەتا هەندێک جار ئیشیژەکەن وەرزشیژەکەن کەمترین ئارەقەکەن چونکە بوونی جسمیان وەکو وێراسیەن ئاوایە بەڵام بوونی ئارەقکردنەوەی سارد هەندێک جار ماکە و نیشانەی بۆ نەخۆشی یعنی خۆی بۆ خۆی ئارەقکردنەوە پێ نەوتێت نەخۆشی بگرە هەندێک جار علامەتی سەحەت بوون علامەتی تەندروستی وەڵامگۆی و کەسێک کە با بڵێن جسمی بەباشی ئیشەکە با بڵێن تەنی ئایلیان ئاوایە و داوای ئاوی زیاترەکە بۆ قرەبووکردنەوەی ئەو ئاوی کە لێڕۆ. بەڵێ بێمەوە سەر پلەکانی گەرما دەکرێت پلەکانی گەرما تەئسیرەکەی لەسەر هەموو تەمەنەکان وەکو یەک بێت یاخود ئەو بڕێی ئاوی کە دەیخواتەوە یاخود منداڵێک پێویستە زیاتر زۆرتر بە دوور بێت لە پلەکانی گەرما و ڕێژەی ئەو خواردنەوەی زۆر بێت گەر بێت و زیادە ڕۆیش بکرێت تەندروستە؟ بەڵێ دیارە ئێمە قۆناغەکانی تەمەن کاریگەریە هەم بۆ بەرکەوتەی پلەی گەرما با بڵێن چەندێک بەرگریە و تەحملیە وەکو باسمان کرد کەسی بە ساڵاتچووانە کە سەروی 55 ساڵ بە تایبەتی ڕایەتیان زیاتر پێویستە مناڵی خوارد 12 ساڵیش بە هەمان شێوە زۆر پێویستە کە بەرکەوتی گەرمیان زۆر کەمتر بێ یعنی پێش دوای سەعاتە و دوای سەعات تا سەعات چوار نەچنە دەرەوە مەگەر بۆ کارێکی زۆر زەڕور نەبێ دوای ئەوش چاودێری بکرێن و بڕێکی باش شلەمەنی بخۆنەوە بۆ وەرگرتنی بڕێکی باش شلەمەنی مناڵ تەمەن کەمترین پێویستە توانین بڵێن مناڵی سەروی 1 ساڵەوە 3 بۆ 4 کوبا بخواتەوە کفایەتێتی مناڵێکی 2 ساڵان ڕەنگە گەر 6 پەرداخیش بخواتەوە کفایەتی بێ بەڵام کەسێکی باڵغ کەسێکی ئەدەڵ پێگەیشت و پێویستی بە 8 پەرداخ کەمتر نەبێ بۆ 12 پەرداخ لە ڕۆژێکە بەکاری بێنێ بۆ چونکە زیندە چالاکی زیاترە کەسێک خەریکی کاسبی خۆیەتی پیاوێکە خاتونێک ئەچێتە دەرەوە بۆ ئیشی خۆی ڕۆژانە معیشت دابینەکە زیاتر ئەجوڵێ ئەومان بیر نەچێ هاوڵاتیانی خۆشەویست
هەر کەسە و جۆری ئیشەکەی دیارەکە چەندێک ئاوی پێویستە لەگەڵ ئیشەکەی خۆیان کرێکارێکی کۆمپرسر کرێکارێکی غەباتە کرێکارێکە ئیشی تەکانی مەسەلە خۆ تا دوایە کرێکارێکە بەبەر خۆر ئیشەکە ئەمانە زیاتر وشک بوونەوە ئەگەر ڕویان تێبکات کەواتە پێویستە بەردەوام ئەو لە پاڵیان نابێ دیسان ئەومان بیر نەشێ خودی ئاو خواردنەوەکە نابێ ئاوێکی زۆر ساردێ بە تایبەتی ئەو کرێکارە بەڕێزانێ ئەوانی کە ئیش و فەرمانەکەن لە دەرەوە لە ئەسنای مانوبوونێکی زۆر بەقوت و بەشدەت و کاتی ئێڕاق و مانوبوون و شەکەتی نابێ ئاوێکی زۆر کە لە تەزێم خۆنەوە پێویستە پلەی گەرمی لە شەن تا ڕادێک ئاسایی بێتەوە لەسەر ئیسراحەت پاشان باتەکێتێکی تەندروست زانستی پزیشکی بە 2 جار بیخواتەوە ئاوەکە زۆر سارد نەبێ. بەڵێ دەوترێت ئەوانەی کە نەخۆشی شەکرەیان هەیە زۆرتر هەست بە پلەکانی گەرما جەکەن یاخۆ زۆرتر گەرمانە بە بەراورد بە کەسێکی ئاسایی ئەمە دروستە تەنها بۆ گەڕێتەوە کە ئەمە نەخۆشیێکی شەکری لەگەڵایە. بەڵێ هەندێک جۆری شەکرە بە تایکید دەمیان وشکە بێتەوە چونکە باڵانسی ئەنسۆلینی تێکچۆ لە ناو لەشە زوو پێویستی بەوەی کە خومێنگاو بخواتەوە دەمی تەڕکاتەوە زیاتر هەست بە ماندوێتی هەست بە شەکەتی هەست بە وشکبوونەوەی دەمیانەکەن پێویستە بەردەوام زوو ئەوانە لە کەسی یاسایی زیاتر پێویستیان بە بڕێکیاوە بێ. بەڵێ ئەی کاگارام ڕێنمایی چێ بۆ ئەوانەی کە کاروباریان وە ئەخوازێت کە لە بەردەم تشکی خۆران و کارەکانیان لە بەردەم تشکی خۆرە هەم بۆ ئەوی خۆیان بپارێزن لە پلەکانی گەرما و هەم لە وشکبوونەوەی جەستەشیان تۆ ڕێنمایی چێ بۆ ئەوانە؟ بەڵێ بە دڵنیای ئێمە نابێ ژیان بوەسێ هەمیشە بەڵام ئەبێ هاوڵاتی خۆشەویست هۆشیاری زیاتر بەکاربێنێ بەوەی کە بەپێی جۆری شەکەی بزانێت چەندێک لەبەر خۆرەمێنێتەوە ئەگەر خانمێکە گەر پیاوێکە بۆی کرا نسبەتێکی کەم با بڵێن زدەخۆر بەکاربێنێ بەڵام زۆریش نەبێت لە حد بەدەر بەپێی پێویستی ئیشەکەی چونکە ئەومان بیر نەچێت بەکارێنانی با بڵێن دژە هەتا و هەندێک جار بێتە بەرگریکردن لە ئارەقکردنەوە ئەوەش دیسان با بڵێن سەلبی بەسەرماناشکێتەوە ئەو کە ئارەقمان نەکردەوە ئێمە لە ناوە با بڵێن وەکو تەبەخۆرەکەین پێویستمان بەوەی کە ئارەقکردنەوە بە شێوازێکی سەلیم و تەندروست ئارەقکەینەوە کە تاوکە ئێمە بتوانین نەجاتمان بێت لەو هەڵمەی کە لە جسممانە ئەو ئاوەی کە کۆبووەتەوە زیان بەخشە تاوەکو لە ڕێگەی ئاو خواردنەوەی باش و قەربووی بکەینەوە. هاوڵاتی خۆشەویست پێویستە لەسەری کە بەپێی ئیشەکەی خۆی بزانێ بڕێکی ئاوی پێویست لە پاڵ خۆیان دابنێ لە پاڵیشەکە دابنێ وەکو باسمان کرد ئاوەکەش گەرم نەبێ هەمیشە وا پێویستە ئاوێکی تازە بێ ئاوێکی فێنک بێ ئاوێکی ساردێ بەڵام نەک زۆر ساردی وەکو باسمان کرد بەوە تێکێدەی کە باسمان کرد بەڵام پێویست بەوەکە کە ئاوێکی سارد چونکە ئێمە لە ئەسنای شا حەماوەمان هەڵەسێ پێویستمان بە فێنکردنەوەیکی باشە پێویستمان بەبڕێکی باش لە شلەمەنیەکانی بە تایبەتی ساردەمەنی و بەستەنیەکان چونکە ئەمە ئەبێتە مای فێنکردنەوەی جەستەمان و پاشان ئەبێتە مای نەشاط و وزەیەکی باشتر و زیندە چالاکی باشتر کە ئێمە ئەدایکی باشمان نەبێت لە ئەسنای ئیشوکاری ڕۆژانەمان. بەڵێ بەشێک لە کاتی بەرزی پلەکانی گەرما بۆ دابەزێنی ئەو گەرمەی کە لە جەستەیاندا هەیە یاخۆت بۆ خۆفێنکردنەوەی خۆیان پەنا دەبەنە زۆر بە بەر دەست و پەنجە تاڕکردن بە ڕێژەیەکی زۆر ئایا دەست و پەنجە تاڕکردن بە ڕێژەیەکی زۆر لە کاتی بەرزی پلەکانی گەرما ئەزیێت بە پێستی ئەم کەسە ناگەیەنێت یاخود ڕێگەیەکە بۆ ئەوی ئەو کەسە جەستی خۆی لە وشکبوونەوە پارێزێت؟ بەڵێ ئەمە شتێکە چۆنەڵێ قسەیەکی باوە بەڵام لە ئەمان کاتە لە ڕووی تەندروستیەوە ناباوە شتێکی ڕاست نییە هەر کەسە و گەرمای بڕە خێرا ئاوێ بک بە خۆیان بە تایبەتی لەبەر خۆرە زۆر ئاسایی بڕوا لە بڵێن حەمامێکە دوو شێ بکە ئاوێکی فێن بک بە خۆیان و حەمامی گەرمی زۆر خراپە لە مەوسمی گەرما هەمیشە باشوای ئینسان هەتا بە چلی زستانیشا بۆی بکرێ بە ئاوێکی فێنک بە ئاوێکی مەیلە و سارد خۆی بشوە خۆشردن بە ئاوی سارد و ئاوی فێنک بە چلی زستانی شار تەندروستی مرۆڤەکان ڕاگرێ کاریگەری باشیە لەسەر تەندروستی مرۆڤەکان بەڵام بەردەوام دەستسەرکردن و دەموچاوتەرکردن بێتە مای زیاتر هەستیاری با بڵێن تێکچوونی پێست با بڵێن نێشتنی جوانی ڕوومەت و ڕوخسار و دەست و پەنجەوە تا دوایی ئەوە شتێکی ناباوە شتێکی تەندروست نییە کە پەنابەر نەبەر دەستسەرکردن و دەموچاوتەرکردنەوە بەپێی پێویست نەبێ مەسەڵەن لە شەو ڕۆژێکە ئینسانەکان پێویستیان بە چەند جارێک دەموچاو شۆردن هەیە 5 جار 6 جار کیفایەتە. بەڵێ ئەمەوێت باس لە بەکارهێنانی کڵاو بکەم لە کاتی بەرزبوونەوەی پلەکانی گەرما ئەمە چەند تا سوودی هەیە بۆ ئەو تاکە کە کڵاو بەکار بهێنێت بۆی خۆی بپارێزێت لە تیشکی خۆر. بە دڵنیایی کاریگەریکی ڕاستەوانەیە بوونی کڵاو و کۆمەڵێ با بڵێن پێداویستی پێویست بۆ هەر کەسە بەپێی جۆری شەکەی یەکێک لەوانە کڵاوە با بڵێن ئاینەکە هەندێک جار ڕەنگە ماسکی پێویست بێت تا دوایی بوونی دەستکێش ئەمانە هەریەکێک لەمانە چەندێگەر دەستکێشێک لەبەر هەتا جلوبەرگیانی باش وایە و کەسە کۆمەڵە جلوبەرگی با بڵێن
خۆرە تاو کێش با بڵێنەوە کە تیشکی خۆڕای کێشێ جلوبەرگی ڕێژوانی کە بام لە ناو خەڵکات جلوبەرگە تێرەکان زیاتر تیشکی خۆڕای کێشن کەسەکە بەرەو گەرما و شبوونەوە بە باژوای ئینسانەکان لەم وەرزە زیاتر کاڵەکان بەکاربێنن بە تابێتی خانمان لەو وارە زۆر شارەزان بنمونە ڕەنگی سوی چونکە تیشک زۆر ڕناکێشێ کەسەکە لە جێوێکی فێنکە ئەمێنێتەوە تا دوایی و هەوڵ با ئەو پێداویستانی کە باسمان کرد لە ماسک و دەستکێش و عینەک و کڵاو ئەمانە کاریگەریکی ڕاستەوانەیە بێ لە پاراستنی کەسەکە لە توشبوون بە جەفاف و دیایدرێشن و شبوونەوە. بەڵێ کاگەرام لێرەوە بتەوێت دواوتە و دوا ڕێنمایی و بگەێنیت بە ئێمە بەبینەرانیش. بەڵێ دووبارەکەینەوە لە ڕێی کەناڵەکەی بەڕێستانەوە کاوڵەتیان خۆشەویست ئەم مەوسمی گەرما ئەم سێ مانگە بە تایبەتی کەمترین دەرچوونیانە بێ مەگەر بۆ کارێکی زۆر زەڕوو نەبێ وەکو باسمان کرد بەپێی جۆری ئیشەکان ئاگاداری ئەوە بن کە هەمیشە بڕێکی باش لە ئاوی فرێژ ئاوی تازە لە پاڵخوانەدا بن ئاوەکەش با سارد بێ زۆر لە کاتی زۆر ساردیشان نەیخۆنەوە و هەمیشە محاولەکەن لە کاتێکی ئیسراحەت شوبەن دو سێ دقە پاشان ئاوەکە بە دو سێ جار خۆنەوە بۆی کە ئیسفادەی لێ بکەن بە ئاوی گەرم خۆیان نەشۆن هەمیشە بە ئاوی فێنە خۆیان بشۆن و پاشان ڕعایەتی ئەو کڵاو و دەستکێش و عینەکەوانش بکەن و بەکارێنانی بەستنی و ساردەمەنیەکان بە تایبەتی ئەمانە وە خواردنەوەی بڕێکی باش لە شلەمەنیەکان وەکو باسمان کرد لەو خواردنانی کە لە میوە و سەوزە و فرێشەکان کە دەستمانەکەی لە بازاری خۆمانان دەسەکەوێت و پاشان خواردنەوەی بڕێکی باش لە ئاو 8 بۆ 12 پەرداخ کەمتر نەبێت تا و پێمە بتوانین پارێزراوین لە نەخۆشیەکانی گەرما وەرزبوونی پلەی گەرما. بەڵێ زۆر سپاس بۆ کاگارام خاسرەوە سپۆڕی خۆپارستنی تەندروستی کە پشێکی ڕاستەخۆ لە هەڵبجۆر لەگەڵمان بووی سپاس بۆ زانیارە پرسوودەکانت.